یەکشەمە پاپ فرانسیس دەستی بە یەکەم بۆنەی حوتوی پیرۆز کرد کە ئەم ساڵ بەهۆی نەخۆشی کۆرۆنا بەبێ بەشداربوونی خەڵکێکی زۆر بەڕێوە دەچێت. بە شێوەیەکی ئاسایی هەزاران کەس لە باوەڕمەندانی کاتۆلیک، خەڵکی ڕۆم و شوێنی دیکە لە دەمێکدا لقی زەیتونیان بەدەستەوە دەگرت بە ئامادەبوونی پاپ لە دەرەوەدا بەشداریان دەکرد. بەڵام بە جێگای ئەوە فرانسیس لە شوێنێکی نێو کلیسای سنت پێترۆ باسیلیکا ئەمجار پێشەنگی بۆ نەکەبووە. خۆشەویستی و نزا و پاڕانەوە و لێبوردن و گرنگیدان بە ئەندامانی خێزان و کۆمەلگا هەموو ئەمانە بە دڵنیاییەوە لەوانەیە سەخت بێت، لەوانەیە وەکو قوربانیدان دەرکەوێت، بەڵام ڕێگای خزمەتکردن، ڕێگای سەرکەوتنە و بۆ ڕزگارکردن ژیان بەخشینە لەلایەن ئەوەی ئێمەی ڕزگار کرد. پێم خۆشە ئەمە بە تایبەتی بە گەنجان و لاوان بڵێم لەم ڕۆژەدا لەوە تای 35 ساڵە تا ئێستا بۆیان تەرخان کراوە. لەگەڵ خۆی تەنیا چەند لە هاوکاران و باوەڕمەندانی دیکەی مەسیحی و چەند کەسێکی ئاسایی تیدا بەشدار بوون. ئەو پێی لەسەر خۆشەویستی داگرت. هاوڕێنی خۆشەویست تەماشای پاڵەوانانی ڕاستەقینە بکەن ئەوانەی لەم ڕۆژانەدا دەرکەوتن. ئەوانە بەناوبانگ نین، دەوڵەمەند و سەرکەوتوش نین، بەڵکو ئەوانن خۆیان بۆ خزمەتکردنی کەسانی دیکە بەخت کردووە. هەست دەکەیت ژیان دەکەوێتە سەر لێوار، ناترسید لە تەرخانکردنی ژیانت بۆ خوا و کەسانی دیکە. چونکە ژیان دیاریە کە کاتێک وەری دەگرین دەست لە خۆمان هەڵدەگرین. قوڵترین خۆشیش کاتێک دێت کە بە خۆشەویستی بەبێ جیاوازی و سڵکردنەوە دەڵێیت بەڵێ. واتیکان گوتوێتی 7 کەس لە نێو دانیشتوان یان کارمەندانی و شارە بچووکە ڤیرۆسەکان گرتووەتەوە. هەروەها دەژڵێت زۆربەی کەسەکان کە نیشانەی ڤایرۆسەکان تێدایە بەهێز نییە، تەنیا تاوتۆ و کۆخیان هەبوو کە لە ماوەی 2-3 هەفتوودا باش بوونە. بۆ هەندێک کەسی وەک بە ساڵداچوان و ئەوانەی گرفتی تەندروستیان هەیە، نەخۆشیەکە تونتر دەبێت کە بۆی هەیە تووشی هەوکردنی سیەکان بن.